ڕاستێکی ئێمە لە 27 مانگەوە کاتژمێر 9 بەیانیەوە ئێمە ئامادەیمان هەیە لێرەیە تاکو 31 مانگ 4 دوانیۆڕۆ و ئێمە وەکو کۆمەڵێک خوێندکاری زانکۆی سلێمانی وەکو هاو کۆمەڵێک هاوڕێ وەروها وەکو کۆمەڵێک خوێندکاری کۆلێجی زانست و بەشی کیمیا هەڵساوین بەم کەمپینە کە خۆی لە کۆکردنەوەی پۆشاک و هەروەها بڕێک پارە ئەگەر هەر کەسێک بتوانێت لە توانایدا هەبێت بۆمانی بێنێت وەڕاستەکەی لە ئێستا خوێندکاران و هەروەها چ مامۆستایانیش پێشوازێکی زۆر باشیان کردووە لەم کەمپینی ئێمە بڕێکی باش لە پۆشاک بڕێکی باش لە بواری لە بابەتی مادیەوە دوانیمانە کۆیکەینەوە و هەروەها ئێمە دەتوانین ئەوە بڵین کە ئەم کەمپینە یاخود ئەم کۆمەکە ڕاستە بۆ هاوڕێیانمان یاخود بۆ هەڤاڵانمان کە ئێستا لە سەرخاکی خۆیان وەدەرنراون و ئەبێتە ئیرادەیەک و ئەبێتە پاڵپشتیەکیش بۆ ئەو هەڤاڵانی کە ئێستا لە بەرەکانی جەنگ خەریکی دیفاعکردن لە خاک و وەتەنی خۆیان و هەروەها ئامانجی گشتی ئەم کەمپینی ئێمە تەنها بۆ ئەوەیە کە ئەوە ڕابگەینین کە هێشتا کەسانێگەن پاڵپشتی ئەەکەن هێشتا کەسانێگەن ئەتوانن ببنە هۆکارێک بۆ بوونی ئیرادەی هەڤاڵانمان کە ئێستا لەسەر خاک و وتەنی خۆیان و بەرگریەکەن لەو ئامانجە و ئیرادەی کە هەیەە. بەڕاستی کەمپینێکی باشە بۆ پاڵپشتیکردن لە براکانمان لە ڕۆژئاوا چونکەوانیش کەوتونەتە بارودۆخێکەوە کە ئێستا پێویستیان بە پاڵپشتیکردنی ئێمە هەمومان کوردین ئەگەر بیشکرێکە بە بڕەپارەیەکی کەم کە 1000 دینارە 2000 یان هەنێک کەسێ هەر بە 250 بێ مناڵێک بێ ئەتوانێت پاڵپشتیە بکات چونکە ئەمە هەر بڕێکی بچکۆلەیە گەورەیە بێ و زۆرە بێ و نەتیجەیەکی باشە یا بەدەستەوە.